پەیوەند فستیڤاڵی فیلمی زارێ ڕاگەیەنراوە بۆ مەبەستەش لە تەوەری دووەممان میوانێکی ئەزیزمان لێرەیە شێوەکار و هونەرمەند و سەرۆکی فستیڤاڵەکە و ئیڤان خان بەخێر بێت. ئیڤان فەیسەڵ بەسەر چاومان بەخێر بێت. بەخێراتی ئیڤان خان، زۆر سوپاس. ئەسڵاوی خۆت بە بینەرانمان بگەێنە. من کورسات بە ماڵی خۆمەزانم بۆیە لێرە هەستەکەم زۆر سڵاومە مکات بۆ بینەرەکانمان نردووە لە بەرەو ئێر سڵاوێک ئێنێرن دڵنیام کە لە دڵی ئێمەشەوەیە بە دڵنیایی وایە. دەستەکانت خۆش بێت. دەست خۆش. ئیڤان خان ئەگەر بەوە داخەڵ بەم یەکسەر فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی دهۆکمان هەیە، سلێمانیمان هەیە و ئامادەکاری بۆ کرێت و چەمچەماڵ دوێنێ تەواو بووە. ئەمەوێ باسی فستیڤاڵەکەی خۆت بکەیت، پامی ئێوە چییە، جیاوازیەکی چییە لەگەڵ فستیڤاڵەکانی تر؟ دەست خۆش، ڕاستە چەندین فستیڤاڵ هەیە. ئەگەر ئێمە سەیری بۆ نمونە وڵاتەکانی دەرەوەش بکەین فستیڤاڵ زۆر ئەکرێ. هەندێک جار فستیڤاڵەکان زۆر گەورەژ نین، ئەبینین بۆ نمونە لە کۆڵانێکە یاخود لەسەر شەقامێکە فستیڤاڵەکە کرێ. لەبەرەوە ئێمەش بیرمان کردەوە لەوەی کە هەتاوەکو کار و پرۆژە و بەرهەمی هونەری لە کوردستانە هەبێت، لەو باوەڕەیەم هێشتا کەمە، بەڵام جیاوازی فستیڤاڵی فیلمی زارێ لە فستیڤاڵی فیلمی سلێمانی و دهۆک و ئەوانە ئەتوانم بڵێم زۆر جیاوازترە، چونکە فستیڤاڵی فیلمی زارێ لەو باوەڕین دەست پێشخەریەکی نوێ بێت و فەزایەک بێ بۆ دروستکردنی پەیوەندیەکی یعنی تۆڕێکی تاو کوردی لە هەر چوار پارچەی کوردستانەوە. اینجا فستیڤاڵەکەی ئێمە کار لەسەر بیرۆکە ئەکات، بیرۆکەی گەنجان، چونکە ئەبینین ئەو فیلمانی کە بەرهەم هێن ڕێز و احترامی تاومان بۆ هەموو سینەماکارە بە ئەزمونونەکان هەیە کە فیلمی درێژ یاخود فیلمی فیکشن یاخود بەڵگە فیلمیان بەرهەم هێناوە، بەڵام لە ڕووی ناوەڕۆک و چیرۆکەوە ئەتوانم بڵم خەلەلێکی گەورەمان هەیە. بۆیە ئێمە وەکو ڕێکخراوی زارێ بیرمان لەوە کردەوە کە فستیڤاڵەکەمان تایبەت بکەین بە بیرۆکە، ئەو گەنجانی کە بیرۆکەیان هەیە چۆن بتوانن پەرە بە بیرۆکەکانیان بدەن و لە ڕێگەی پەرەجان بە بیرۆکەکانیانەوە چۆن بتوانن کورتە فیلمێک یاخود فیلمێکی فیکشن بەرهەم بهێنن. دەستەکانت خۆش بکەواتە ئەتوانین بڵێن فستیڤاڵی فیلمی زارێ پاڵپشتێکی شەبێت بۆ گەنجان، لەوەی کە ئێمە زۆر گەنجمان هەیە خاوەنی بیرۆکەی زۆر جوانە، هەروەها گەنجیشمانێ لەوانەیە ئێستا خوێندکار بێت لە یەکێک لە بەشە هونەرەکان، بەشی فیلمسازی بێ، شانۆکاری بێ، بەڵام بەشی فیلمسازی لێستا بیرۆکەیەکی هەبێت و کارێکی کردبێت بە شێوازێکی سادەکە، لەوانەیە ڕیکۆردەکەی دەوانێت بە مۆبایلەکەی دەستی خۆی ڕیکۆردی کردبێت تا چۆن توان پاڵپشت بن بۆ گەنجانە. یەکێکی ترە لە جیاوازیەکانمان، چونکە ئێمە ئەو پلتفۆرمانی کە دامانناوە بۆ بەشداریکردنی ئەو گەنجانی کە ئەیانەوێت لە پارێزگەکانی کوردستانەوە بەشدار بن لە فستیڤاڵی فیلمی زارێ، تەمەنەکەمان دیاری کردووە کە تەمەنی 18 بۆ 35 ساڵ ئەتوانن بەشداری بکەن. اینجا ئێمە برمان لەوەش کردەوە کە گەنجەکان تەنها ئەو کەسانە نەبن کە خوێندکاری بەشی سینەمان یاخود دەرچووی بەشی سینەمان، چونکە لەو باوەڕێیان کە هونەر زۆر خۆڕسکیە، ینی ئەتوانی ئەو سروشتەی کەتیاتە و حەزێکت بۆ هونەر هەیە زۆر بە باشی بتانی کاری لەسەر بکەیت و پەرە بە هەر بە لایەنێکی تری هونەری خۆت بدەیت کە خۆڕسکی تیاتا دروست بووە. لەبەر ئەوە ئێمە هەموو گەنجەکانمان ئەتوانن بەشداری بکەن لە فستیڤاڵەکەمانە، سینۆپسێک بۆ نمونە ئامادە بکەن و کورتێک لەسەر ئەو بیرۆکەی کە هەیەە تەقدیمی بکەن لە ڕێگەی پلتفۆرمەکانمانەوە، دواتر لە ڕێگەی لیژنەی هەڵسەنگاندنەوە بە دیاریکراوی 20 بەشدار بوو هەڵ ئەبژێردرێن لە ماوەی 6 ڕۆژی فستیڤاڵەکەیە. ئەم 20 بەشدار بووە لە ڕێگەی ڕاهێنەرەکانمانەوە پەریان پێ ئەدرێ و پانێڵ و وەرکشۆپیان پێ ئەوترێتەوە تاوەکو بتوانن پەرە بە بیرۆکەکانیان بدەن و بتوانن فیلمێکی باشی لێ دروست بکەن. ئاماژت بە شتێکی گرنگ کرد پەیوەند من باسی ئەوەی کرد کە فیلمی کوردی سینەمای کوردی کێشەی چیرۆکی هەیە، کێشەی سیناریستیە. ئێوە چی ئەکەن بۆ سیناریستەکان ئەکە بێت ئێوە سوود لە ئێوە وەرگرن لە ڕووی سیناریۆ، چونکە باسیەوە کە ئێوە ئەتوان ئەو کێشەیە چارەسەر بڵێ ئەتوانم بڵێم ئێمە دەستی سینەماکارە تازە پێگەیشتوەکان ئەگرین تاوەکو ئەو بیرۆکەی کە هەیەە چۆن بتوانن پەری پێ بدەن. لەبەرەوە ئێمە پێویستمان بە سینارستی زۆر باشەیە و ئێمە ئەزمون و تەجروبەمان لەو ڕاهێنەرە زۆر بە ئەزمونانەی بۆ نمونە باکوور و ڕۆژهەڵات وەرگرتووە، چونکە بمانێ نەمانێ ئەوان خاوەنی سینەمای
وڵاتی خۆیانن ئەزمون و تەجروبیان لە بەرەمێنانی فیلم و لە ڕووی سینەما زۆر لە ئێمە پێشکەوتوترن لەبەرەوە ئێمە هۆڵمان ناوە سوود لەوان وەربگرین و ئەوان بەڕاهێنەر بهێنینە ئێرە تاوەکو ئەو گەنجانە لەسەر دەستی کۆمەڵێ ڕاهێنەری زۆر باش و بە ئەزمونتر پەرە بە بیرۆکەکانیان بدەین بۆی هیچ نەبێ ئێمە هەنگاوێک بین بۆ باشترکردنی بیرۆکەکان و کاری باش بکەین تاوەکو چیرۆکی زۆر باش بگێڕینەوە و فیلمی باش بەرەم بهێنین. زۆر ڕاستە بۆیە ئەو پرسیارم کرد هاوشێوەی ئەم بیرۆکەی ئێوە لە فستیڤاڵی دهۆکی شار هەبوو کە سیناریۆ چاک کرێت کێشەی سیناریۆ هەیە ئەمیز بە ناوی نوهاتەوە بۆ ئەمیز بزانم جیاوازیەکەی ئێوە لەگەڵەوەی ئەوانە چییە هەمان ڕاستە من ئەمێ باسی ئەو فستیڤاڵە ئەنی نامە زۆر بچمە دیتێڵەوە بەڕاستی بەڵام چونکە هەر کەسە و ئەجێندا و پرۆگرام و پلانی خۆی هەیە من لێتان ناشارمەوە کە ڕێکخراوی زارێمان دامەزران لای هەمووتان ئاشکرایە زارێ ڕێکخراوێکی هونەریە تایبەت بە هۆشیارکردنەوەی تاکی کۆمەڵگە لە ڕێگەی کار و بەرهەم و پرۆژە هونەریەکانیەوە و یەکەم بەرهەممان فیلمێک بوو لەسەر پرسی مادەی هۆشبەر ئەتوانم بڵێم لە ڕووی کواڵەتیەوە ئێمە هیچمان کەمتر نییە لە هیچ وڵاتێکی تری دنیا چونکە هەموو ئەجیزەیەک ئەوەی کە پێویستە لە هەرمی کوردستان و عێراق بەردەستە و ئەتوانین ئێمە کاری زۆر باش بکەین لە ڕووی کواڵەتیەوە بەڵام کێشەی سیناریۆمان هەیە من بۆ نمونە لە فیلمەکەی خۆمەوە سەیرەکەم ئەکرێ زۆر لایەنی باشی تیا جێگەکرا بێتەوە شتی زۆر باشی تیا بوو بێ و ئێمە ڕێکخراوین ئەبێ ئەو فیلمانی کە خۆمان بەرهەمێنین وەکو ڕێکخراوەکەمان سادەتر بێت و وەکو فیلمێکی سینەمایی پیشانی نەدەین چونکە کە ئەڵین ڕێکخراوێکی هونەری ئەبێ کارەکانن زۆر سادە بن تاوەکو هەر تاکێکی کۆمەڵگە بیبینێت لی تێ بگات بەڵام بیرم لەوە کردەوە هێشتا ئەو فیلمی کە ئێمە هەممان هێناوە لە ڕووی ناوەڕۆکە لەوانەیە کێشەی زۆری تێدا بێ من ئەم هەنگاوی کە دەستم پێ کرد لەوە لە فیلمەکەی خۆمەوە دەستم پێ کرد کە ئەکرا زۆر ناوەڕۆکەکەی باشتر بووە بیرۆکەکە زۆر باشتر بووە سوودم لە ئەزمموی کەسانی باشتر وەربگرتە تاوەکو بمانتوانە فیلمێکی هێندە باشتر بەرهەم بهێنین لە شوێنی زۆر باشترا ببینێتەوەگەل لە کۆتاییە پێتخۆش بێشتێک ئاماژە پێ بکەی لەسەر فستیڤالەکە و لەسەر ئەو کەسانێک کە فیلمەکان ئەنێرن بۆ فستیڤالەکە بۆی لە دواییە هەڵبژێردن و خەڵات وەربگرن. زۆر سپاس بۆ ئێوە ئەمە لێرەوە زۆر سپاسی دەستگای میدیای کورسات بکەم چونکە هەمیشە پاڵپشتی تەواوی کار و چالاکی و بەرهەم و پرۆژە هونەری و کللتوریەکان بووە زارێ بێبەش نەبووە لە پاڵپشتەکانی دەستگای میدیای کورسات چونکە هەمیشە دەرگاتان واڵا کردووە و ئەمێ لێرە زۆر سپاسی بەڕێزکاک دێرین بکەم کاتێک کە بیرۆکەی ئەم فستیڤاڵم لەگەڵی باس کرد ئەتوانم بڵێم یەکەم کەس بوو کە پاڵپشتی تەواوی خۆی لە یەکەم ڕۆژەوە هەتاوەکو کۆتایی فستیڤاڵ دەبڕیوە بۆ پشتگیریکردن لە بیرۆکەکە و هاوبەشیکردنمان لە فستیڤاڵەکەدا و گەنجەکانیشمان ئەتوانن لە ئێستا ئێمە پلاتفۆرمەکانمان بەردەستن لە وێبسایتەکان ئەتوانن تەقدیمی بیرۆکەکانی خۆیان بکەن و دواتر لە ڕێگەی لیژنەی باڵاوە 20 بەشدار بۆکە دەستنیشانەکرێن و خەڵاتی یەکەم و دووەم و سێمیشمان ئەبێ لە کۆتا ڕۆژی فستیڤاڵە دەستان خۆش بڵام فستیڤاڵەکە بە هاوبەشی سپۆنسەری دەستگای میدیای کورساتەوە دەستان خۆش سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس.